سەبارەت بە سیستەمی پارکینگ لە شاری کارار کە ئەمڕۆ لە سیمینارێکە سەررجەمدام و دەستگا پەیوەندیدارەکان یا بەڕۆبەرایەتەکان تایە ئامادەن و بەشدارن. دیارەوەکەوەی کە قۆناقی یەکەم زۆنی یەکەم لە شاری کەلارە کەوتەبواری جێبەجێکردنەوە قۆناقێکی سەرکەوتوو بوو. دیارە زۆنەکانی تریش بەدوای ئەوەدا هەر بڕێگەی زیادکردنی ئاشکرا ئەکەوتەبواری جێبەجێکردنەوە و ئەمڕۆ لەم سیمینارە کە گرنگی پرۆژەکە باس ئەکرێ بۆ سەررجەم ئەو شارانەی تر لە سنووری ئیدارەی گەرمێنە کە پێویستی بەم سیستەمێچکە لەو شوێنانە پێویستە ئەم سیستەمە کە جوڵەی ئۆتۆمبیلی تێدا زۆرە بە شێوەیە قەرەباڵخی لۆدێکی زۆری وای لێ کە ڕێگەی هاتوچۆی هاوڵاتی ئاستەنگ ئەبێت ئەم سیستەمە بۆ ئەو شوێنانە بەکاردێت. دیارە ئەم سیستەمە چەند سوودێکی هەیە، هەم سوودی ئابووری و هەم سوودە گشتیەکەی کە خزمەتگوزاری گشتیە بۆی شۆستەکان هاوڵاتی بتوانێت بە ئاسانی بەسەریا بڕە یا ئۆتۆمبیل جوڵەی ئۆتۆمبیل ڕانەوەستێت بە بەردەوامی بتوانێت ئۆتۆمبیل جوڵەی تا بکرێ بەشێک لە شەقامەکان کە سیستەمی پارکینگی تیا جێبەجێکرێ ئۆتۆمبیل تیا ئەوەستێ. ئەمە وەکو خزمەتگوزاری وەکو سوودە ئابووریەکەش دیارە بەشێکی زۆری پرۆژەکان ئێستا لەسەر داهاتی شارەوانی جێبەجێ ئەکرێ و لە ماوەی 3 ساڵی ڕابردووە لە قەیرانە کە سوودێکی باشی هەبووە شارەوانەکان توانیانە بەشێک لە داهاتەکانن بۆ پرۆژەی خزمەتگوزاری بەکاربێنن. ئەمەش خۆی بەخۆی ئەبێتە سەرچاوەیەکی تری داهات کە بتوانێت تۆ سوودی لێ ببینی بۆ خزمەتگوزاری هاوڵاتی بۆ دروستکردنی شۆستە و شەقام و خزمەتگوزاریەکانی تر.